لەوەی هەز ناخۆشتر نابێ یعنی پێ و زەلام وانەی بە خۆداوێتەوە لەبەرەوەی ئەوە لەو خەڵکەی دەکەن ئەو خەڵکە قابلی لێوەشتانە نییە گاوای لێ دەکەن. سڵاو لێبێ موچەت وەرگر نەوەڵڵا سەربەتی بانکێکی ئەو ئارتیباق بۆچی وەرنەگرت وڵای هەموو ماگان هەرەوا بووە وڵای هەموو مارگان هەراوە کێشەمان بۆ دروست بووە جاری وە ساعت و سێ هاتووە یعنی ئەمڕ مانگێک ئێوە دوا دەکەن وڵا هەموو ماگی دەستەکان خۆش بێ ئێستا تۆ ناوان دەنووسی لە سەرێرا بڵێ چەند کەس نووسیوە وڵای تقریبا 36 کەس بۆ ئەو ئارتی بانکەی کە شناکە ئارتباقی کە ئیش ناکات بڵێ لە بەیانی هاتوینە ئیش ناکات دەڵێن سەعات یەک دێن بە حیسابی خۆیان سەعات یەک دێن کارای دەکەنەوە ناڵێن هۆکارەکە پارەی تێدا نییە وڵای نازانم دەڵێن پارەی تێدانێ لە دوێنێەوە بڕاوە ئەو ڕۆژ هەندێک دەڵێن سەعات دە هەندێک دەڵێن سەعات یەک دێت کارای دەکەنەوە و پارەی تێدەکەن و چاوەڕێ بێ باشە ئەگەروانە بێوە لە چۆوەری دەگرن وڵای هەر ئێرەیە هێک شوێنی کرد ناتوانن لە بانکەکان کەوەری وڵای نایدات نایدات پارەی زیاتر وەردەگرن وڵا زیاتر وەردەگری 3000 خۆی ناتوانن کایەوە بەڵێ ئەرەوڵی وای ئەوە هەتا هاتمین لە سەعات دوو سێ ئەوەی تێدا نەبووە ئەوە کامەوە ئالی عراقیە ئارێوەڵە ئەوەش پارەی تێدا نیوە نەوەڵاتی دانیەوە لە بەیانیەوە مەلێ ڕێدانیشتنەوە باشە بەو گەرمایی چ هەستێک ناخۆشتان هەیە تووشی لەوەی ناخۆشتر نابێت لەوەی هەز ناخۆشتر نابێ یعنی پێ و زەلام وانەی بە خۆداوێتەوە لەبەرەوەی ئەوە لەو خەڵکەی دەکەن ئەو خەڵکە قابلی لێوەشتانە نییە گاوای لێ دەکەن ئەوە لەبەرێ وتاوی خۆگە پارە نەبێ قەیدە ناکەوە نییە بەڵام پارە بەزستانان گرفتان هەیە بە هاوینانی ئارێ وڵا ئەستانە لە سەرمانە پا من پار لە قەڵازە بەرم دەگرت بەمەیتانی نامەوە لە سەرمان ڕق بوو ئەی ئێستا والله ئێستاژەوە خۆم دەبەر ئەو وانەکەی کردووە تعامل ناکەم چکە نەخۆشم حەمەلیاتم تعاملی گەرمایش ناکەم دەتانەوێت داواکاریستان هەیە وڵا داوامە کەپێکی بوو بکەم بوو یارکاکەشبێنە خانشنیە دێنەوە متەمەنیان هەیە وە کادە بورێنەوە خستاسە خانشنیەمووی خانشین ناتوونەوە کەپێکی بووە نەکە دستانە بە بارانی هاوینان لەبەر گەرمایە وەک کا لەوانە سبێنە پیرەمێر وەرگەڕێن ئەی خۆگاڵتەنی خۆش بێت